لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 115 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإلهكم إله واحد لا إله إلا هو الرحمن الرحيم. بەڕێ خۆشەویستان، دیارە لە پێش ئەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە چەند ئاەتێک باسی لەوەی کردکەوە ئین الذین یەکتمون ما ئەنزەلنا من البەیینات والهدى، ئەوانەی کەوە ئەو ئاەتانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە من بعد ما بەیەناه للناس في الكتاب کە خوای گەورە بەیانی کردیە ئاەتە ڕۆشنەکان و هەروەها هیدایەت و عیلمەکەی کە تێیدایە کەسانێک کاتێکەوە ئەوە دەشارنەوە ئەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە هەڕەشەی لێکردن بۆی کەوە ئەوانە لەعنەتی خوا و لەعنەتی هەموو لەعنەتکارێکیان لەسرە. دیارە بە تەئکید وەکو لەوانەی ڕابردوو باسمان کرد هەر کەسێک کەوا کتمان بکا و بیشاریتەوە و بە تایبەت وەکو زانایان دەفەرمون بە تایبەتی ئەهلی کتاب کاتێکەوە لە کتابەکانی ئەواندا باسی پێغەمبەر کردایە صلی الله عليه وسلم و باسی هاتنی خاتەمی پێغەمبەران و ئەو قورئانەی کە پێیتی کەواتەوان چاک دەزانن چییە و ئەو عیلمەیان پێ بەڵام دەیشارنەوە کەواتە یەکەم کەس ئەوان پێ مەقسوودن ئەوجا هەموو ئەو کەسانی کە ئاەتەکانی خوای گەورە کەتم دەکەن پاشەوەیکەوە عیلمیان پێ هەیە ئەو هەڕەشیان لەسرە. جا لێر دەکاتی کە دەفەرمون وئیلاهکم ئیلاهٌ واحد وەکو زانایان دەفەرمون کەواتە یەکەم شت کە پێویستە لەلایەن زانایانەوە بەیان بکرێ و ئیحتیمامی پێ بدرێ و گرنگی پێ بدرێ و بە هیچ شێوێک کتمان نەکرێ مەسەلەی تەوحیدی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالە، قەزیەی تەوحیدی خوای گەورە، یەکتاپەرستی، ئەو یەکتاپەرستەی کە هەموو پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام لە هەندێ ڕەوانەکراینە لە بۆی کەوە ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت کەواتە معنای لا إله إلا الله معنای تەوحید هەموو پێغەمبەران لە هەندێ ڕەوانەکراینە تاوەکو خەڵکی بانگ بکەن لە بۆ عەقیدەی تەوحید و یەکتاپەرستی و هەموو کتێبەکانی خوای گەورەش هەموو کتێبەکانی خوای گەورە گەورەترین مەبەستەیدا کەوە ئیشارەتی پێکرا مەسەلەی تەوحیدی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالە. جا لێرەدا دەفەرمێ وئیلاهکم ئیلاهٌ واحد، پەرستراوتان پەرستراوێکی بە حەق تەنها یەک پەرستراوە. وئیلاهکم ئیلاهٌ واحد کەواتە ئەو پەرستراوەی کەوە تاکە پەرستراوە کەوە بە حەق بپەرسترێ و شانی پەرستنی هەبیتن یەک پەرستراوە کە چێ لا ئیلاهە ئیلا هو، ئەو زاتەش هیچ پەرستراوێک بە حەق نییە تەنها ئەو نەبی، هیچ پەرستراوێک بە حەق نییە تەنها ئەو نەبی کە زاتی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە. کەواتە پەرستراو زۆرن لەسەر ڕووی زەوی بەڵام هەر هەمووی ناحەقە، یەک پەرستراوی بە حەق هەیە ئەوی زاتی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە. وئیلاهکم ئیلاهٌ واحد، پەرستراوی بە حەقتان تەنها یەک پەرستراوە کە ئەویشیان زاتی ئەڵڵایە کە هیچ خوایەکی تر، هیچ ڕەبێکی دیکە، هیچ ئیلاهێکی دیکە نییە شایانی پەرستن هەبی تەنها ئەڵڵا نەبی سوبحانەهو وتەعالە لا ئیلاهە ئیلا هو کە گوتمان ئەو قەزیەیەکەوە هەموو پێغەمبەران پێڕەوانە کرایە کە ئیثبات و نەفی تێدایە لا ئیلاهە ئیلا الله، ئیثبات و نەفی تێدایە کەواتە نەفی پەروەردگارێتی و پەرستراوێتی لە غەیری ئەڵڵا هیچ کەسێک نییە شایانی ئەوەی هەبیکەوە ڕەبی و پەروەردگار بی و هەروە شایانی ئەوەی هەبیکەوە یەک زەڕە عیبادەتی لە بۆ ئەنجام بدرێ هیچ کەسێکی تکە نییە ئیلا الله، ئیلا ئەڵڵا نەبی سوبحانەهو وتەعالە، ئیلا ئەڵڵا شایانی ئەوەیە کە هەموو شێوازەکانی پەرستن بەو شێوەی کە خوا دەیە سوبحانەهو وتەعالە بە ئیخلاسەوە لە بۆی ئەنجام بدرێ و بڕیار بدرێ لا ئیلاهە ئیلا هو. کەواتە وەکو گوتمان
نەفی و ئیثباتە، نەفی پەرستراوێتی و پەروەردگارەتی لە غەیری ئەڵڵا، ئیثباتکردنی پەروەردگارەتی و پەرستراوێتی لە بۆ ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالە. کەواتە لێرە و لە چەندین جێگای دیکە وەکو یەکەم ڕوکن لە ئەرکانەکان کە شایەدمانە کە بەبێ ئەو ڕوکنە هیچ کەسێک داخلی دایرەی ئیسلام نابی و لە نەتیجەشدا هیچ کەسێک ناچیتە بەهەشت بەبێ ئەوەی کەوە ئیقرار بە لا ئیلاهە ئیلا الله بکە بە زمان بە دڵ پڕ بە باوەڕەوە باوەڕ پێ هەبیتن و هەروەها بە پێداویستیەکانیشی لە کردەوەکانی بە پێداویستەکانی لا ئیلا الله لە کردەوەکانی ڕنگ بداتەوە. کەواتە لا إله إلا الله بەنیەت و بە قەول و بە عەمەل زۆر ضرورە. هەر ئەوەشە خوای گەورە پێغەمبەرانی لە بۆ ڕەوانە کردیە. وإلهكم إله واحد لا إله إلا هو الرحمن الرحيم. الرحمن الرحيم کەواتە ئەو زاتەی کەوە هەر ئەویان شانی پەرستنی هەیە، هەر ئەو زاتەشە الرحمن الرحيمە. کەواتە ئەو پەرستراوەی کەوە شانی پەرستنی هەیە لەوانەیە کەسێک وا تەسەوڕ بکە طبعا پەرستراوی بە حەق شایانی ئەوەی هەیەکەوە فەرمان دەربکە، شایانی ئەوەی هەیەکەوە پاداش بداتەوە، شایانی ئەوەی هەیەکەوە سزا بداتەوە ئەوانەی کەوە پابەند نابن بە پەرستراوێتی خوای گەورە سوبحانەه وتەعالە. کەواتە تا ئێرە لا إله إلا هو لەوانەیە کەسێک وا تەسەوڕ بکات تەنها لەیانی قووەت و عەظەمەت و عیززەت و جەلالی خوای گەورە تەسەوڕ دەکات. بەڵێ ئەوانە لائقە بە خوای گەورە، بەڵام لەگەڵ ئەوەش ئەو زاتێکەوە پەرستراوی بە حەقە الرحمن الرحيميشا. الرحمن الرحيم وكل سرتاي سورة الفاتحة باسمك الحمد لله رب العالمين الرحمن الرحيم. كواتا پروردگاريتي خواي گورا و پرستراويتي خواي گورا لسر أساسي الرحمن الرحيم. كواتا أو پرستراو بحقي كواتا تنها أو شاني پرستني هي هر أو ذاتش الرحمن الرحيم. كواتا بو پري بزيي ورحمة خواي گورا تعامل قلبندكاني دكا هەموو ئەو تەکلیفانەش کە لەو زاتەیەوە دێ کە شانی پەرستنی هەیە، هەموو تەکلیفەکان کە لەوە بەندەکان دەرەچی لەسەر ئەساسی الرحمن الرحيمە. کەواتە هەمووی لە منطەلەقی ڕەحمەت و بەزەییە. وەکو خوای گەورە سوبحانەه وتەعالە لە سوورەتی الفورقانش کاتێکەوە باز لە ذاتی خۆی دەکاتن عین دەفەرمی ثم استوى على العرش الرحمن. كواتا خواي گەورە سبحانه وتعالى كاستواء لسر عرش كردية سبحانه وتعالى استواء كوا لائقة بذاتي خوي لسر حفت آسمان كان كوا ديارة بمعنى بابليم باش أو كوا إثبات استواء كان لبو خواي گەورە سبحانه وتعالى وهو معنى أوجد بخشيتن كوا خواي أو بري قهر ود صلاته هي أو بري تواناي هي كشاني أو فرمان دربك شاني أو كوا بندكاني هم فرمان كاين زي كان بلام لسر أو ساسش الرحمن كواتا خواي گەورە بەو پەڕی ڕەحمەت و بەزەیی لەگەڵ بەندەکانی تەعامل دەکاتن. تەکلیفێکیان لێ ناکا کەوا لە تاقەتی ئەوان بە دەربی و هەروە کاتێکەوە هەر یەک لە بەندەکان کاتێکەوە سەرپێچی دەکات و دەگەڕێتەوە بە ڕەحمەتی خۆی قبولی دەکاتن. ئیتر تەعاملی ئەو زاتە سبحانه وتعالى الرحمن الرحيم كەوەکو باسمان کرد الرحمن والرحمة هەردووشیان تعبیر لە ڕەحمەتی خوای گەورە دەکەن، بەڵام الرحمن زيادة التعبير لا رحمة فراوانة كيدك. الرحيم تعبير لك أو رحمة فراواني كوا لا الرحمن وردجيره أو رحمتي الرحيمة أو دقات ببندكاني وكوزان عند فنون الرحمن ذات الرحمة ذو الرحمة الواسعة، الرحيم ذو الرحمة الواصلة أو رحمتي كوا واصلة وتدقات بندكاني. زال لو تبيروزدا وإلهكم إله واحد كواتا خواي گەورە ئیلاهە ئەو یەک لە ئەسماء بەرزەکانی خواي گەورە سبحانه وتعالى ئەسمای حوسنا یەک لە ناو پیرۆزەکانیتی ئیلاه و هەروە ناوێکی تری کە لێرەدا هاتیە واحدە. بەڵێ خواي گەورە واحدە ئەحەدە صەمەدە کەواتە خواي گەورە تاک و تەنیایە لە ذاتی لە صفاتی لە ئەفعالی هاوشێوەی نییە سبحانه وتعالى و هەروەها الرحمن الرحيم سبحانه وتعالى. پاشان دەفەرمی پاش ئەوەی کەوا خواي گەورە سبحانه وتعالى باس لألوهيتي خوي دكا كهر أو شاني پرستني هي أو باس لربوبيتي دكا باس لربوبيتي دكا واتا پروردگاريتي خوي گەورە سبحانه وتعالى كپروردگاريتي خوي گەورە كسك إيماني بپروردگاريتي خوي گەورە هبيتن پێویستە لەسەری ئیمانیش بە ئولوهیەتەکەی بینی لەبەر ئەو خوایەی شانی پەرستنە هەر ئەویشیان ڕەبە سبحانه وتعالى هەر ئەویشیان الرەبە. ئەو جاوەکو لەو ئاتە لە چەندین ئاەتکەش سنز مرات شش لبربوبية خواي گەورە إن في خلق السماوات والأرض
کەواتە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە مەخلوقاتەکانی خۆی دەکات سەرنجمان ڕاکێش لە مەخلوقاتەکانی خۆی کە هەمووی بەڵگەن لەسەر وەحدانیەتی خوای گەورە سوبحانەهو وتەعالە بێگومان لەو شتانی کە خوای گەورە لێرەدا باسی دەکاتن وەکو لە ئاخرەکەی دەفەرمێت لە ئایات لقەومی یعقیلون هەمووی ئایات و بەڵگەی ڕۆشنن بەڵام کەسێک سوودیان لێوەرەکەوە عاقل بی لقەوم یعقیلون ئیتر إن في خلق السماوات والأرض كواتە لە دروستبوونی ئاسمانەکان و زەوی لە دروستبوونی ئاسمانەکان و زەوی ئەو ئاسمان و فەضا واسعە ئەو هەموو عەزەمەتەی کە تێیدایە ئەو مولکە فراوانە کە خوای گەورە خەڵقی کردێ ئەو زەویە کە لە سەری دەژین ئیتر لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی وەکو خوای گەورە لە جێگایکەدا لە چەندین جێگادا سەرنجمان ڕاتشش لە بۆ فکرکردنەوە لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی لخلق السماوات والأرض أكبر من خلق الناس دروستبوونی ئاسمانەکان و زەوی دروستکردنی ئاسمانەکان و زەوی لای ئەو زاتە سوبحانەهو وتەعالە گەورەترە لە دروستکردنی ئینسانەکان کەواتە ئینسان نیسبەتەن بە ئاسمانەکان و زەوی مەخلوقێکی زۆر گچکەیە ئیتر خودایەک سوبحانەهو وتەعالە دەبێت چەندە بە توانا و چەندە بە حکمت بی کە ئەو ئاسمانانە و ئەو زەویەی کەوا بەو پەڕی حکمت و توانا و دەسەڵاتەوە دروست کردیە إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار وهروها لجياوازي نيوان شو روجدا بەڵێ لە جیاوازی نێوان شەو و ڕۆژدا ئەو اختلاف وەکو زانایان بە جیاوازی لێشیان دایتەوە یاخود بەوەی کەوا الليل يكون خلفا للنهار والنهار يكون خلفا لليل واتە کاتێک کە لە دوای یەک دێن بۆ ماناشیان لێک دایتەوە کەواتە لە دوای یەک هاتنی شەو و ڕۆژ و جیاوازی نێوان شەو و ڕۆژ بەڵێ شەو و ڕۆژ جیاوازی تێدایە جیاوازی تێدایە ئەویان تاریکە ئەویشیان ڕووناکە و هەروەها لە خودی شەو و ڕۆژدا لە چار فەسڵەی ساڵ ئەویان کورد دەبی ئەو درێژ دەبی ئەو حرەکەیە ئایا بەڵگەنی لەسەر عەزەمەتی پەروەردگار سوبحانەهو وتەعالە ئایا بەڵگەنی لەسەر ئەوەی کەوا زاتێکی مودەبیر هەیە سوبحانەهو وتەعالە کە خەڵقی کرد ئەوجا بەڕێوەی دەبا بە بەردەوامی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەسەر سونەتێک و لەسەر نظامێک بەڕێوەی دەبا بەو شێوەی کەوا ئەو پەڕی مەسلحەتی بەندەکانی تێدایە ئەوکو زانان دەفرن واختلاف الليل والنهار لە خودی شەو و ڕۆژەکەدا کەوا اختلاف هەیە وەکو گوتمان لە تاریکی و ڕووناچی و هەروە لە کورتی و لە درێژی و هەروە واختلاف الليل والنهار بەوەشیان لێک دایتەوە ئەو ئەحداث و ڕووداوانەی کەوا لەو زەرفە زەمەنیەی ڕوودەدەن چونکە زەمەن بریتێ لە شەو و لە ڕۆژ ئەو شتانەی کەوا لە شەو و ڕۆژدا ڕوودە کە خوای گەورە بەڕێوەی دەبا بۆی کەوا خوای گەورە چەندین کەس دەژیێنی چەندین کەس دەمرێنی چەندین زەلیل عەزیز دەکات چەندین عەزیز زەلیل دەکات چەندین خاوەن مڵک لێی وەردەگریتەوە چەندین فەقیر دەوڵەمەندی دەکات كل يوم هو في شأن وەکو لە سوورەتی الرەحمان دەفەرمێت هەموو ڕۆژێک خوای گەورە بە شێوەیەک بەڕێوەی دەباتن سوبحانەهو وتەعالە کەواتە ئەوەش هەمووی بەڵگەی تێدایە لە بۆ ئەوەی کەوا کەسێک بیری لێ بکاتەوە عەزەمەتی خوای گەورە لێ بەدیار بکەوی والفلك التي تجري في البحر بما ينفع الناس وهروها والفلك مفرد جمعي هالفلك أو كشتياني كوال دريا كان دا درون أو كدفن الفلك التي تجري في البحر نافرمي على البحر لو عندك لزانان دفنوا فيها كل بمعنى على دوات أو كشتياني كوال سر بحر دا درون هندش دارين والفلك التي تجري في البحر في دفنوا بمعنى فيده بمعنى أو غواصاني كوا إشارة أو غواصاني كوا دروز دكريو لنا وبحر دا درون بأنواع أهداف بناو بحدا درون أنواع كاريان بيذكري يتر دروس كردني أو فلكان اللهم بشرق دا دروس كردني غواصات دروس كردني كشتي أنواع سفن حربي تجاري أو أنا هر هموي عيني بلقي لسر عظمة خواي قولي بلوي خواي قولي كرستكي بإنسان كان بخشيه وخواي قولشا أو فكري بإنسان كان بخشيه كوا بتوان اشتوا دروس بكاتن كلنا أو آودا أو ذا لناوي دا درواكو غواصة ياخذ لسريدا نقوم نابتا إتر هو هموي بلقي لسر عظمة خواي قورا إتر تجري في البحر بما ينفع الناس بويكوا لبحر كان دا درون بما ينفع الناس بوشي درون بس كذبيت ماي أو كوا سود بخلشي بقيني أو ذا بهر شويق لتجارته لسياحته لحربه لهموش وازكاني سودي لبو خلشي هي يتر أوش بلقي لسر عظمة خواي قورا وما أنزل الله من السماء من ماء فأحيا به الأرض بعد موتها وهرها لو آويك وخواي قور لأسمان دا دايدا بزين لو بارانيك خواي قور لأسمان دا دايدا بزينيتن فأحيا به الأرض بعد موتها كذبيت نتيجة أوي
ئەو زەویەی پاش ئەوەی وشک دەبیتەوە لە هاوینان ئەمجا خوای گەورە زندی دەکاتەوە بەو بارانەی کە دەیبارێنی زندی دەکاتەوە فأحیا به الأرض بعد موتها لە دوای مردنی کەوا لە هەموو ساڵێک چەندین جار خوای گەورە ژیاندنەوەی مردنمان بەفکردین کەواتە ئێمەش دەمرین و بەو شێوەی دەمانژیێنیتەوە وبث فيها من كل دابة وهروها خوای گەورە لەسەر ئەو زەویەدا ئەنواعی دابەی انتشار پێکردیە کەواتە بەثە واتە ئینتەشەڕە واتە خوای گەورە بڵاوی پێکردیە دابە هەموو گیان لەبەرێک کەواتە دوب على وجه الأرض ئەوەی کەوا پێ لەسەر زەویدا دەنێتن ئیتر لەو هەموو گیان لەبەرەی لەو هەموو ئەنواعی گیان لەبەر بە ملیۆنەها ملیۆن گیان لەبەری گچکە و گەورە و ئەنواع هەیە کەوا هەمووی دروستکراوی خوان بەو پەڕی حکمەتەوە خوای گەورە خەڵقی کردیە هەر یەک لەوان وەزیفەیەکی دیاریکراوی ئەگەر ئێمە تێی بگەنیان تێی نەگەین هەمووی بەڵگەن لەسەر عەزەمەتی خوای گەورە وتصريف الرياح وهروها لتصريف الرياح تصريف واتە تەنویع واتە ئەو بەیانەی کە دەینێری خوای گەورە بە تەنویع دەینێری لە ئیتیجاه تەنویعی پێدەکا وهروها لە توندی و لە نەرمی تەنویعی پێدەکاتن لە بۆ ئەهداف لە بۆ چ دەینێری لە بۆ باران دەینێری لە بۆ هەوری پێبەهاژوا لە بۆ تەدمیری خەڵکانێک دەینێری بە هەر شێوەیەک خوای ئەنواعی بادەنێریتن والسحاب المسخر بين السماء والأرض وهروها لەو پەڵە هەورانەی کەوا مسەخرن لە نێوان زەوی و لە نێوان ئاسماندا خوای گەورە مسەخەری کردینە بەو شێوەی دەڕۆن کە خوا دەیەوێ سبحانه وتعالى لآيات لقوم يعقلون هەموو ئەوانە کەوا بەشێکە لە مەخلوقات خوای گەورە ئیشارەت پێدا هەمووی ئايات و بەڵگەن لەسەر عەزەمەتی خوای گەورە لەسەر وەحدانیەتی خوای گەورە لەسەر ئەوەی کەوا ئەو خوای کەوا خاوەنی ئەو دەسەڵاتەیە و ئەو مەخلوقاتان خەڵق کردە هەر ئەوی شانی پەرستنە بەڵام چێ سوودی وەردەگری ئەوانەی کە عەقلی ڕشدیان هەیە ئەوانەی کەوا دەزانن ئەوەی کە سوودی دنیا و قیامەتیانەیە هەڵبژێرن ئەوە لە بۆ ئەوان بەڵگە و دەلیلە لە بۆ ئەوی کەوا ئەو خوای خاوەنی ئەو دەسەڵاتەیە هەر ئەویش شانی پەرستنی هەیە لەخوای گەورداوەکانین لەو کەسانە بین کەوا پند و ئامۆژگار لە ئاتەکانی خوای گەورە وەربگرین ببی تەمایەوەی زیاتر و زیاتر ملکەز بین لە بۆ ذاتی الله وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون